سووربوونی شیعەکان لەسەر تێپەڕاندنی یاسای حەشدی شەعبی لەلایەن چوارچێوەی هەمانگیەوە کە لایەنە شیعەکانی ناوحکوومەتی لەخۆ گرتووە قەیرانێکی ناوخۆیی لە عێراق هێناوەتە ئاراوە. هاوکات لەسەر ئاستی نێودەوڵەتی و لە ڕووی ئەمنی و ئابووریشەوە بووەتە هەڕەشە بۆ سەرداهاتووی عێراق. سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەنیازە لە داهاتوویەکی نزیکدا کۆبوونەوە یەکساز بکات بۆ یەکلاکردنەوەی ئەو پرۆژە یاسایانەی دەخرێنە کارنامەی کارەوە. لاگەری بەڕێوە نەچوونی دانیشتەکانیش ئەوە بۆ خولی داهاتوو دوا دەخرێن بە تایبەت یاسای حەشدی شەعبی، چونکە خولی ئێستای پەرلەمان لە مانگی ئەیلولی داهاتوودا کۆتایی دێت. بەڵام یاسای حەشدی شەعبی بووەتە هۆی پەککەوتنی تەواوەتی کارەکانی ئەنجومەنی نوێنەران. بە تایبەت لایەنە کوردی و سوننەکان دژایەتی توندی یاساکە دەکەن و تا ئێستاش ئامادە نین بەشداری دانیشتنەکانی پەرلەمان بۆ ئەو مەبەستە بکەن. ئەنجومەنی نوێنەرانی عێراق کارنامەی دانیشتنەکانی بۆ سێشەمەی داهاتوو بڵاو کردوێتەوە و هیچ ئاماژەیەکی تێدا نییە بۆ تێپەڕاندنی یاسای حەشدی شەعبی کە پێشوەختە ئەمریکا لە چەندین ڕێگەوە دژایەتی خۆی بۆ ئەو یاسایە دەربڕیوە. بەڵام سوننە و کوردیش دڵنیانین لەو کارنامەیە و پێشبینی دەکرێت بەردەوام بن لە بایکۆتکردن وەک گرنتیەک بۆ ڕێگریکردن لە واژۆکردنەوەیەکی لە ناکاو بۆ تێپەڕاندنی یاساکە. بەو پێی چەند جارێکی دیکە لایەنە شیعەکان هەوڵیان داوا لەو ڕێیەوە یاساکە تێپەڕێنن. لەسەر ئاستی نێودەوڵەتی تا ئێستا ئەمریکا بە توندی دژی پەسەندکردنی ئەم یاسایە وەساوەتەوە. لەو بارەیەوە گابرێل سۆما ئەندامی ئەنجومەنی ڕاوێژکاری دۆناڵد ترامپ هۆشداری داوە کە ئەگەر عێراق ئەم یاسایە پەسەند بکات ڕوبەڕووی سزای توندی ئەمریکا دەبێتەوە. واشنتۆن پێی وایە بەشێکی زۆری هێزەکانی حەشدی شەعبی فەرمان لە ئێرانەوە وەردەگرن و عێراق لە هەبوونی سوپایەکی فەرمیدا پێویستی بەبوونی هێزێکی لەو شێوەیە نییە. ئەم هەڵوێستە توندە و یەکلایەی ئەمریکا فشارێکی گەورەی دەرەکی لەسەر حکوومەت و ئەنجومەنی نوێنەرانی عێراق دروست کردووە و پەسەندکردنی یاساکەی قورستر کردووە. یەکێک لە پێشاتە مەترسیدارەکانی دوای پەسەندکردنی یاساکەش ئەنجامدانی هێرشی سەربازی ئەمریکا و خەوەرەی زایەوە نییە بۆ سەر عێراق یان بەشێک لە سەرکردەکانی بە پێی ئەو زانیاریانەی بڵاو دەکرێنەوە. لە بەرامبەردا فاڵح فەیاز سەرۆکی دەستەی حەشدی شەعبی بەرگری لەمانەوە و بە یاساییکردنی حەش دەکاتەوە و هەڵوەشاندنەوەی بە خۆکوشتن ناو دەبات. فەیاز پێی وایە بارودۆخی ناوچەکە هەمان مەترسیەکانی ساڵی 2014 هەیە کە تێیدا حەشد دروست کرا. هەروەک جەخت لەوە دەکاتەوە کە حەشد دامەزراوەیەکی نیشتیمانیە بۆ هەموو عێراقیەکان و نایەوێت ئەزموونی سوپای پاسدارانی ئێران لە عێراق دووبارە بکاتەوە.